دیمەنی قەزای ڕەواندزە دوای تێپەڕبوونی 2 سەدا بەسەر ڕۆخانی میرنشینی سۆراندا. میرنشینی سۆران یەکێک بوو لە میرنشینە بەهێزەکانی کوردی. سەردەمی زێڕینی ئەو میرنشینە دەگەڕێتەوە بۆ هاتنە سەر تەختی میر محەممەد کە بە پاشای کۆرە ناسراوە. پاشماوە شوێنەواریەکانی میرنشینی سۆران کە بەشێکیان تا ئێستاش ماون گەواهی توانای بیناسازی و سەربازی و حکومداری ئەو میرنشینان کە لەو زەمانەدا بۆ پاراستنی میرنشین و خەڵکەکەی دروستیان کردووە. لە 1813 تاکو 1836 کە سەردەمی فەرمانڕەوایی میر محەممەد پاشای ڕەواندوزە، لەو سەردەمێدا نزیکەی 10 قەڵای گەورەی دروست کردوون لە ناوچە جیاجیەکانی ژێر فەرمانڕەواییەکەی. یەکە چەند ئەو هیچ قەڵایە کە لێرە ئێستامە کە قسەی تێداکەین لە بەردەم شاری ڕواندزی یان سەر ڕواندزی کۆنا یان لە بەرامبەریدایە. ئەمە کاتی خۆی کە دروست کراوە لە 1813 بەرەو دواوە. ئەم قەڵانە کە پێڵن ئیچ یعنی لە تورکی عوسمانیدا ینی ناوە و قەڵا ینی قەڵا ناوخۆیەکان یان قەڵا داخلیەکان و قەڵانی کە لە ناوخۆی میرنشینەکەدا بوونە پارێزگاریان کردووە لە شارەکاندا. قەڵای ڕایەتی دروست کردووە، قەڵای ڕوستەی دروست کردووە، ئەو هیچ قەڵای ئێرەی دروست کردووە، قەڵای دێرەی دروست کردووە، قەڵای دۆکانەوەی کە لە سارتکی پێڵن و قەڵای بێجان خرواتان. ئەمانە لە سەردەمی میر محەممەد لە هاودیان ئەمان لە سەردەمی میر محەممەد پاشای ڕەواندوزدا دروست کراون. ئوچ قەڵا یەکێکە لە قەڵاکانی سوپای میرنشینی سۆران، دەکەوێتە باکووری قەزای ڕەواندزی ئێستا. بەپێی ئەو پاشماوانەی لەو قەڵایە ماون، قەڵاکە 2/9 هەبووە و لە ژێرەوەشدا ژێرزەمینێکی بە درێژایی قەڵاکە هەیە لەسەر تەپۆڵکەیەکی بەرز دروست کراوە. لە هەر 4 لای قەڵاکە تاوەری بازنەی هەیە و لە بەرد و قسڵ دیواری پان و پتەوی بۆ دروست کراوە. کە لای ڕاستی شارەکەشیدا کە ئێستا کە لەسەر پێچەکانی ڕەواندوز کە شاری ڕەواندوزی کۆن لەوێ بووە لە سەردەمی میر محەممەد پاشای ڕەواندوزدا لە ساڵی 1916 کە لەسەر دەستی ڕووسەکان سوتێنرا لە لای ڕاستیدا قەڵای خۆی هەبووە وڵێن قەڵای میر محەممەد هەبووە وەلێ کۆمەڵێک گفتوگۆی سیاسی گەورە لە ساڵانی 1836 بەڕێوە چۆ بە تایبەتی لە نێوان بەریتانیەکان و ئێرانیەکان و هەروەها میر محەممەد پاشای ڕەواندوز پێشەوەی کە خۆی تەسلیمی ئۆردوی عوسمانی بکاتن لە هاودیان لەلایەن محەممەد ڕەشید پاشای عوسمانیەوە. کەواتە ئەو قەڵایانە لە ڕووی سەربازیەوە خاڵێکی گرنگ بوونە لە بۆ پاراستنی میرنشینی سۆران لە ناوەخۆ و هەم لە ناوچە سنووریەکانی لەگەڵ میرنشینەکانی تردا. دوای ڕوخانی میرنشینی سۆران لە ساڵی 1845 و گۆڕانکاریەکانی دەسەڵاتەکان لەم وڵاتەدا ئەو قەڵا و پاشماوە شوێنەوەرانەش بەر ئەشاڵاوی ڕۆخان و لەناوبردن کەوتن. بە تایبەت لە سەردەمی حکوومەتی بەعزدا هاوکاتی شاڵاوەکانی ئەنفال و کیمیاباران و لەناوبردنی ڕۆڵەکانی ئەم میلەتە شوێنەوارە دێرین و مێژوویەکانیشی خاپوور دەکران و دەڕوخێندران. بەڵێ وەکو باسم کردیان تاوان ئەوە وەکوەوەی عەبدوڕەزاق ئەسفەهانیش باسەکە کە لە 1940 هاتۆتە ئەو ناوچەی باس ئەوەیەکە کە وەستایەکانی ئەو ناوچەی با بڵێن زیاتر خۆماڵی بووە، بەڵام وەکو باسم کرد با بڵێن خۆجێی بووینە لێرە ئیشیان کردو ئەو قەڵا و پرد و ئەو قولانەیان کە دروستیان کردووە. بەڵام لە میرنشینی سۆران لە هەموو میرنشینەکانی تریشدا شێوە لاساییکردنەوەی ئەو قەڵانەیە هەبووە کە لە سەردەمی عوسمانیەکانەوە بە تایبەتی لە سەردەمی هاتنیانەوە لە سەدەی 16 دروست کراون لەسەر هەمان ئەو ئەندازەیە دروست کراونەتەوە و پێشتری تەوان نەڵێن لە پێش سەردەمی عوسمانیەکانیشدا ئەو قەڵایانە هەبوونە، بەڵام لە ناوچە دوورە دەستەکان بوو هاتە لە سەر شوێنە سەختەکان و قەڵا سەختەکان بۆ وەکو قەڵای سروچێک با بڵێن لە منتقەی پێنجوێنی ئێستادا
بەڵام لێرە لە دوای کەس عوسمانیەکان دێن قەڵایەکان زیاتر لە دەوروبەری شارەکانە بن، واتە وەکو ئۆردویەکی سەربازی یاخو باڵێن وەکو سەربازگەیەک زیاتر بەکارهێنراون و دروست کراون. ئەو مۆدێلە لە سەردەمی عوسمانیەکانی شەوە بووە تا سەفەویەکانیش کردیتیان، وەکو ڕوخاندنی قەڵای گوڵعنبەر یان قەڵای زەڵم ئەوانە کە ڕوخێنراون بۆی کەوا جارێکتر ئەو شوێنە نەبێتەوە شوێنی بەرگریکردن، شوێنی مانەوەی ئەو دەسەڵاتی میرنشینە ئەو دەسەڵاتە زیندی بیت. ئەوانەوە ڕەبتی بەلایەنی ئەوەیە کە کاریان کردو لەسەرەوەی کە زەهنیەتی کورد یان یادگەی کورد بیری ئەوە نەکاتەوە کە ئەوە ڕەمزی دەسەڵاتە ئەو شوێنە، لە بۆیە کاریان کردووە لەسەر قاپورکردنی سڕینەوەی ئەو بەشەکە لە جینۆسایدی فەرهەنگی و کولتوری و شوێنەواری کە بەسەر هەر میلەتێکدا دێتن کە خاوەنی کیانی خۆی نابێتن، یاخود لە کاتێکدا کە قەوارە خۆجێیەکەی یان قەوارە سەرچەکەی کە ئەڕوخێتن کار لەسەرەوەی کرێت کە ئەو شوێنەوارانە لە یادگە و کولتور و ئەدەب و هونەر و مێژووی ئەو وڵاتە ئەو ناوچێ یاخود بابڵێن ئەو گەلە بسڕدرێتەوە. دروستکردنی قۆنگرە و پرد و دیوار و قەڵا و خانوبەرە لە ڕواندز لەو زەمەنەدا بە تایبەت کە ئەو میرنشینە بەردەوام لەژێر هەڕەشەی دەسەڵاتی ئیمپەراتۆریەتی عوسمانیدا بووە ئاسان نەبوو، بەڵام کارامەیی و لێهاتووی دەسەڵاتدارانی میرنشین و خەڵکەکەی بەیەکەوە بوونە پتەوی میرنشین و لە بواری بیناسازی و سەربازیدا پێشکەوتنی بەرچاوی بەخۆیەوە بینی و وای کرد ببێتە یەکێک لە میرنشینە هەرە بەهێزەکانی کوردی لەو سەردەمەدا.